بەڕێز لیوا عوسمان محەممەد بەڕێبەری گشتی ڕاگەاندن و هۆشیاری لە وەزارەتی پێشمەرگە لە هەولێرەوە لەگەڵما جەنابی لیوام کاتت باش لە سەردانەکەی سەرۆکی حکوومەت بۆ ئەمریکا بەرپرسانی باڵای ئەمریکا هێزەکانی پێشمەرگیان وەکو هاوپەیمانێکی متمانە پێکراوی ئەمریکا ناوبرد ئەمە تا چەندە بۆ پاڵپشتیکردنی پێشمەرگە و ڕۆڵی پێشمەرگە گرنگە؟ زۆر سپاس مەمنون. بێگومان هێزەکانی پێشمەرگە ڕۆڵیان هەبووە لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر لە ناوچەکە بەگشتی و بەتایبەتیش لەو سنوورانەی کە دەکەونە سنووری هێزەکانی پێشمەرگەوە وەتوانیان لە ماوەیەکی کەمدا ئەم پێشڕەویە زۆرانەی تیرۆریستان لە تەواوی عێراقدا و ڕابگرن و ڕۆڵیان هەبێت لە کەمکردنەوەی تواناکانی شەڕکردنی تیرۆریستان. بێگومان لەم کاتەدا وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هاوکار و هەماهەنگێکی زۆر باشی هێزەکانی پێشمەرگەی کرد و توانی لە ڕێگەی هێزی ئاسمانی و لەسەر زەویش هاوکاری بکات. بێگومان ئەم بایەخەی کە ئەو کات لە ئەم پەیوەندیانەدا دروست بوو ئێستا ماوەتەوە و لە هزری ئەمریکیەکاندا پێمان وانییە بسڕێتەوە، چونکە شەراکەتی هاوبەش لە نێوانماندا بوو بەهۆی ئەوەی کە گەورەترین گرۆپی تیرۆریستی لەسەر ئاستی جیهاندا لە بین ببرێت. بەڵێ ئەم هاوکاریانە و ئەم هەماهەنگیانەی ئەمریکا لەگەڵ هێزەکانی پێشمەرگە لە ئێستادا لە چه ئاستێکدایە؟ هاوکاریەکان لە چه بوارێکن؟ چۆن دەکرێت ئەم هاوکاریانە کە بۆ هێزەکانی پێشمەرگە هەیە؟ لە ئێستادا هاوکاری و هەماهەنگەکانی هێزەکانی ئەمریکا بۆ هێزەکانی پێشمەرگە بەردەوامە و لە پرۆسەی ڕاوێژکاری و هاوکاری ئەو لۆجستی بۆ هێزەکانی پێشمەرگە ئەوان درێغیان نەکردووە. ڕێکەوتن نامەیەکی هاوبەش لە نێوان هەردوولادا هەیە. ئەم ڕێکەوتن نامە بەپی ناوەڕۆکی ئەم ڕێکەوتن نامەیە کۆمەک و هاوکاریەکانی ئەوان بەردەوام دەبێت تاکو ساڵی 2026. لە ئێستادا جیا لە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە وەک سەرۆکی هێزێکی بەهێز لە ناوچەکەدا سەردانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکای کردووە دوو شاندی تری وەزارەتی پێشمەرگە لە ناو ئەمریکان. بێگومان ئەمە نیشانەی بایەخدانی زیاتری وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکایە بە هێزەکانی پێشمەرگە و بە هاوکاریەکانی ئەوان بۆ وەزارەتی پێشمەرگە. باشە بەردەوام باس لە مەترسیەکانی تێرۆر و جارێکی دیکە سەر هەڵدانەوەی شانە نسوەکانی داعش لە عێراق بەتایبەتی و ناوچانی کە بۆشایی ئەمنی هەیە دەکرێت و هێزی پێشمەرگە ڕۆڵێکی گرنگی لە ڕوبەڕووبوونەوەی ئەم مەترسیانە بینیوە. هاوکاریەکانی ئەمریکا تا چەندە دەتوانێت لەم بوارەدا بۆ پێشمەرگە گرنگ بێت؟ لەم ئاستەدا توانین بڵێن تا ئێستا مەترسیەکان هەرماون؟ بێگومان مەترسیەکانی داعش ماوە. ئێستا هەمومان دەزانین کە ئەم ناوچانەی کە دەکەونە نێوان هێزەکانی پێشمەرگە و سوپای عێراقی واتە ئەو ناوچانەی کە بە ناوچەی ئەمنی هاوبەش ناویان دەبینین ماوە تیرۆریستان لە ناویدا سەر هەڵدەدەن و دەردەکەونەوە. نوێترین دەرکەوتنیشان دوو ڕۆژ پێش ئێستا لە خواری و کەرکووک و لە جەرفەل سەخەر بووە. بێگومان ئەم دەرکەوتنانە ئاماژەیەکن بۆ ئەوەی کە ئەم تیرۆریستانە دەیانەوێت لە کاتێکی نزیکدا ئەگەر فەراغێکی ئەمنی زیاتر دروست بێنەوە و ئاراستەی شەڕکردنی خۆیان لەگەڵ هێزەکانی ئەمنی عێراقیدا بگۆڕن. ئەم مەترسیانە تاکو ئێستا زۆرە و ماوە بۆیە هێزەکانی پێشمەرگە زیاتر پێویستی بە هاوکاری و لۆجستی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا هەیە و ئێمە بەردەوام داواشمان کردووە کە هاوکاریەکان لە ئاستی ئەو ڕوبەڕووبوونەوانەدا بن کە ئێستا هەیە. بێگومان جیا لەوەی کە لە ڕووی مەیدانیەوە هێزەکانی داعش و تیرۆریستان وجودیان هەیە لە ناو سۆشیال میدیاش دەبینین ئەوان چالاکن ئەکتیڤن. بۆیە لە بواری ئۆپەراسیۆنی و زانیاریشدا ئێستا ئێمە پێویستیمان بە تواناکانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا و بەتایبەتیش ئەو ڕاوێژکارانە هەیە کە لەگەڵماندان. چاوەڕوانیشمان هەیە کە جۆر و شێوەی هاوکاریەکانی ئەمریکا لە ئایندێکی و نزیکدا بگۆڕێت. بەڕێز لیوا عوسمان دیارەکە هەر لە دەستپێکی کابینەوەی هەنگاوەکانی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە ئەمریکا پشتیوانی لەم چاکسازیانە کردووە. ئێستا بە چه قۆناغی گەیشتۆم چاکسازیانە هەر بەردەوامە دەتوانین بڵین سەرکەوتنی بەدەستهێناوە هەنگاوەکانی چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە؟
بێگومان پرۆسی چاکسازی وەزارەتی پێشمەرگە پرۆسەیەکی درێژخایەنە و ئێستا ئێمە لە قۆناغێکی زۆر باشی ئەم پرۆسەیە داین وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا سەرکردایەتی پرۆسەی ڕاوێژکردن و ڕاوێژکاری لەگەڵ وەزارەتی پێشمەرگە دەکات بۆ برەودان بە پرۆسەی چاکسازی وەزارەتی پێشمەرگە لە ئێستادا تەحویلکردنی هێزەکان لە یەکانی هەفتا بۆ سەر وەزارەتی پێشمەرگە بەردەوامە فێرقەکانی 1 و 2 کەوتونەتە کار و ئێستا ئەرکەکانی خۆیان جێبەجێ دەکەن لە ماوەیەکی و نزیکدا فێرقەکانی 3 و 4 پیادەی وەزارەتی پێشمەرگەش بە هاوکاری تیمەکانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دەکەونە سەرکار و ئومێدمان هەیە لە ماوەی ئەم ساڵدا بتوانین ژمارەیەکی و زیاتری هێز لە هەردوو یەکەکانی هەفتا بگوازینەوە بۆ سەر وەزارەتی پێشمەرگە و پرۆسەی سەرکردایەتی و کۆنتترۆل بگاتە ئاستێکی زۆر باش لە بوارەکانی تریشدا بە هەمان شێوە و چاکسازیەکان درێژەیان هەیە ئاڵوگۆڕەکان بەردەوامن و وەزارەتی پێشمەرگە پێشڕەوی باشی کردووە. بەڵێ بەڕێز لیوا عوسمان محەممەد بەڕێبەری گشتی ڕاگەاندن و هۆشیاری لە وەزارەتی پێشمەرگە زۆر سپاس لەگەڵ کوردستان 24 بووی.